وەک سەرجەم شار و شارۆچکەکانی دیکە لە پارێزگای هەڵەبجە ژمارەیەک لە هاوڵاتیان لە ناو سنتەری پارێزگای هەڵەبجە خۆپیشاندانیان ئەنجام داوە. داوایان کرد حکومەتی هەرێم بەدەم چارەسەرکردنی قەیرانەکانەوە بچێت و ئەو دۆخە ئابووری و قەیراناویی کە هەیە چارەسەری بکات. هەروەک چۆن نیگەرانی خۆیان لە پەراوێزخستنی هەڵەبجە وەک پارێزگایەکی نوێی هەرێم دەربڕی. لە دوای بانگەوازەکەینەوەی نوێەوە وەک سەرجەم پارێزگاکانی دیکە ژمارەیەک لە هاوڵاتیان لە سنتەری بازاری هەڵەبجە گردبوونەوەیکیان ئەنجامدا. لە گردبوونەوەکەدا هاوڵاتیان دەڵێن بەدەست چەندین قەیرانی جیاوازەوە دەناڵێنن. ئەوانەی هاتوونەتە سەر شەقامەکان کە سوکاری قوربانیەکانن. داهاتی وڵات ناشەفافە، بەڵگەکەشمانەوەیە تا ئێستا تۆسیر تا ئێستا 9 ملیۆن دانە مەزراو هەیە. ئەوە نیشانەی ناشەفافیە. نەوت بەم چلەی هاوینە نزیکەی 300,000. بانزین بە 1500 و 1300. موچەوە حاڵەکەیەتی 13 موچەیان لایە. ئەوە بە گەورەترین بەڵگەیە کە داهاتی وڵات ناشەفافە. ئەمە چینی هەژار و ئەم خەڵکەیە کە تا دوێنێ بوو خەباتیان کرد. ئەمە کە سوکاری ئەنفال و کیمیابارانە. ئەگەر داهاتی وڵات شەفاف وایە ئەمانە پاداش بکرانایە، نەک 1000 نەفەر بەرپرس بیخوات و باقیەکەی تر بڕوانێ. هەموو حیزبەکان بە ئەندازەی سنگ و قورسایی خۆیان لە دەسەڵاتە بەرپرسن. یعنی حیزبە دەسەڵاتدارەکان چەند بەرپرس و بێباک و ستەمکارن، حیزبە ئۆپۆزیسیۆنەکانیش بە بێدەنگیان هیچیان کەمتر نییە لەوان. بەشێک لەو گەنجانەی کە لە خۆپیشاندانەکەدا بەشداربوون دەڵێن هەڵەبجە پەراوێز خراوە، هەموو ساڵێک بەڵێنمان پێدەدەن و جێبەجێی ناکەن. گەنجان قوربانی یەکەمی ئەم پارێزگایەیە. بەڕاستی لە هەڵەبجە کێشە و مەشاکیلەکان هێندە زۆرن، ناتوانانی بە چەند کاتێکی زۆریش باسی هەمویان بکەین. هەر لە ڕووی خزمەتگوزاریوە بۆ هاوڵاتیان، لە ڕووی موچەوە ئیش و کار و کەسابەت لە چاو پارێزگاکانی کەیە ئەوەی بۆ هەڵەبجە خزمەتگوزاری بێ، هەلی کار بێ، پێدانی موچە، دامەزراندنی خوێندکاران، هیچ شتێک بۆ هەڵەبجە نەکراوە لە چاو پارێزگاکانی کە. چەندین جار وعد دراوە، هەموو جار لە 16ی سێ وعدی برێخەدارە دەن و هیچ شتێک دیار نامێنێ. هیچ شتێک بۆ گەنجی هەڵەبجە نەکراوە. گەنج هەمووی بێکارە، هەمووی تووشی سەر لە شێواوی بووە، هەمووی تووشی دەرمان خواردن و چوون بۆ ئەوروپا و هیچ چارەسەرێکی دیان نەماوە لە هەڵەبجە. مەجالی هیچ شتێکی دیان نییە، خزمەتگوزاری دیان نییە، حکومەت ئیش ناکە بۆ هیچ شتێ. خەڵکیش داوای مافی خۆیەکە. ئێمەش وەکو گەنجان هاتوونێتە سەر شەقام بە شێوەیەکی مەدەنیانە داوای مافی خۆمانەکەین. حکومەتی هەموو کەسێکە، نەک پارێزگایەک و بنەماڵێک و دوو بنەماڵە. پێویستە خزمەت هەموو لایەک بکرێ بە یەکسان. هەندێک لە خۆپیشاندەرانی دیکە دەڵێن هەموو هەڵەبجە پێویستی بە پرۆژەی سەرەتاییە. دەژڵێن دەبێت حکومەت لە پلانەکەیدا هەڵەبجە وەک پارێزگاکانی دیکە سێر نەکات. هیچ پرۆژێکی وا لە هەڵەبجە نەکراوە کە شیاوی باسکردی بنێت. یعنی معقول نیە ساڵی 2022 هێشتا چەندگەڕێکێکی هەڵەبجە ئاوەڕێیان بۆ نەکراوە. ساڵی 2022 هێشتا قیری شۆسە و هەنێک خزمەتگوزاری بۆ هەڵەبجە نەکراوە. ئەگەسین ئامی ناو هەڵەبجە وکەی پێویستی بە نۆژەنکردنەوەیەکی باشەیە، بەڵام هێشتا نۆژەنکردنەوە نەکراوە. جەمن داواکارم حکومەتی هەرێم کە پرۆژە ئەکات بۆ پارێزگاکان. هەڵەبجە یەکسان نەکات بە پارێزگاکانی کە هەبێ هەڵەبجە زیاتری هەبێت، لەبەرەوەی کە هەڵەبجە لە وێرانەیە کۆبوو بە ئەوەی کە ئەبین. ئێستا هێشتا لە خۆناغی ئاوادانکردنەوەی، لە خۆناغی بنیادیشان، لە خۆناغی ئاوادانکردنەوەشانی تجا جوانکاری تجا سیماکانی کەی. جای واتارم حکومەت کە پلان دانێ ئەگەی لە هەڵەبجە بێت و پارێزگاکان نەخاتە ئاستی هەڵەبجە. بۆیە هەڵەبجە پێویستی بە زیاتر خزمەتکردن. لە پارێزگای هەڵەبجە گرژێکی ئۆتۆ لە نێوان هێزە ئەمنیەکان و خۆپیشاندەراندا ڕووی نەدا. خۆپیشاندەران تا درەنگانێک بە خوێندنەوەی دروشم و ئاڕاستەکردنی داواکاری کۆتاییان بە خۆپیشاندانەکە هێنا.